خۆشەویستانم جارێکتر سڵاوتان لێبێت و بە خۆشحاڵی و بەرداوامی لە پێشکەشتنی پرۆگرامەکەمان فەرموو کاک عەبدوڵڵا وەڵام بیتەوە. ئەوەی من لە پرسیارەکەی تۆ تێگەیشتم وا بزانم نە جەنابەت و نە کەس لاریمان لەوە نییە هەر کەسێک بە شێوەیەکی یاسایی پلە سەربازیەکانی بڕی بێت دوای لە چوارچێوەی یاسا خانەنشین بکرێ ئەمە حەقێکی مەشروعی خۆیەتی و هەر پێشمەرگەیەکی کۆن دیارە هەمویان جێی ڕێزم لەلای ئێمە ساڵانێک ماندوو بوون کە خەباتیان کردووە ئەمانەش کەسلاری لەوە نییە بە موچەیەکی هەرە باشەوە خانەنشین بکرێن و حەقی خۆیان وەرگرن بە شێوەیەک لەو پەڕی بەو پەڕی کەرامەتەوە پێی بژین. بەڵام قسە لێرەیە پرسیارەکەی جەنابەوە بۆ ئەوەیە کە هەزاران دەیان هەزار کادری حیزبی کە ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان کای سەرباز نەبوو بێ ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە نەبوو بێ ئەمانە خانیشین کرا ئەمە بەڵگەی ئەوەیە ئەمە جارە گەندەڵێکی زۆر مەترسیدارە گەندەڵێکی قۆڵە ئەو پەڕی ئەمە بەڵگەی ئەوەیە ینی تۆ تازت لەم چەند ڕۆژیدا ڕابردووە با بڵێن لە مانگی ڕابردووە خەڵکی ترخانیشین کراوە ئەمە پێمان ئەڵێ هیچ ئیرادەیەک نییە بە چاکسازی بەڵکو بە شێوازی تر کار بۆ دۆزینەوەی دەرگا و ڕێگای تر ئەکرێ بۆ گەندەڵی ینی ئەمە گرفتێکی گەورەیە و هەر ئەوەش ینی ئەمەوە پەیامە بچووکە بگێنم لێرەوە وەکو حەقێکی خۆمان هەر ئەوەیە کە ئێمە لە ماوەکانی ڕابردووە پرۆژه یاسایەکمان ئامادە کرد هەم بۆ نەهێشتنی خانیشینی پەرلەمانتار و ڕێخستنی و پلە باڵاکان و دواتر دروستکردنی عەدالەت و زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵا کاک سلیمان ڕەشیدمان لەگەڵا لە سلێمانی کاک سلیمانم کاتت باش و فەرموو. کاتتان باش زۆر سپاس دەست خۆش بۆتەوەرەیە کاگومێجیان زۆر سپاس دیارە من وەک خۆم پایەکمێ لەسەر بودجە بە کابڵاڵم ئەوەیە کە پێش ئەوەی کە وەکو پەرلەمانتارێک حتا هەموو فراکسیۆنەکان بەتایبەتی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن دەست لەسەر ئەو بکاتەوە کە لە هەموو لیژنەیەکی متەخەسس لیژنەیەکی شارەزا پاسپۆرت شارەزا لە بواری بودجەدا پێک بێنن پێش ئەوەی بودجەکە بێ هەموو کەم کوتیەکانی بودجە دیاریکەن و بیگەڕێنەوە خۆت و حکومەت بن ئەمە بودجە کەموتەیە نەک پێش ئەوەی بۆ کەم کوتیەکان دیاری بکە بێتە پەرلەمان و لێ پەرلەمان لیستی دەسەڵاتێکی لەسەردا بۆ کەم کوتی و بینەوە تێپەڕێ خاڵی جۆمیشمان بەڕاستی دەبین ترباسی خانەنشینتان کرد دایان کەس خانەنشین کراوە کە ئەسب بێ خوێندەواری بە پلەی عەقیل و بە پلەی مقەدەم و بە پلەی مدیری عام و بە پلەی ئەوانە ئەمە یەکێکە لەو گەندەڵیانەی کە لە هەرێمی کوردستان دەکرێت یەکێکە لەو نەعەدالەتیانەی کە لە کوردستان دەکرێت خاڵێک تریشم ئەوەیە بۆ دکتۆر بوخاری. بەڵێ زۆر سپاس کاک حەمید مەجیدمان لەگەڵا لە هەولێر کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس خۆش بۆ تەوەرەکانی کاگومێت خەرەداخی زۆر سپاس خێراتن لە مامۆستای بەڕێز عەبدوڵڵا مەلانووری دەکەم و مامۆستا بوخاری عەبدوڵڵا. دیارە من لە ژووری بەدواداچوونی خۆم کە مەمانە مەتبەخەکەمان کە زۆر جار دایکم و خێزانە منداڵەکان گرفتاریم بۆ دروست دەکەن جگە لە هەڵسوڕانی غەسالەی قاپ و غەسالەی درسۆرین و سەلاجە و بەڕادەکەمان من پرسیاری من ئەوەیە لە ئێستادا لەو دوو بەڕێزا هیوادارم بەسەر وەڵامەکەیدا بەسەر پرسیارەکەمدا تێنەپەڕن ئەگەر گۆڕان بەسەر تێڕوانینەکانی خۆمان دانێنین لە ئێستادا ئەگەر تەلۆسکۆپی هۆبڵمان بدەنە دەست لەوانەیە ئایندەی خۆمانی پێ نەبینین یعنی ئەوە زۆر هەڵەیە ئێمە مقارنەی حکوومەتەکەی خۆمان بکەین بە حکوومەتی بەغدا یعنی دەبێت ئەو حکوومەتەی خۆمان مقارنە بکەین بۆ وڵاتانەی کە دیموکراسیەتیان تێدا بەرقەرارە کە مافی مرۆڤ. زۆر سپاس کاک حەمید سپاس بۆ پەیوەندەکەت کاک دکتۆر بوخاری ئەگەر بە کورتی وەڵامیش ئەو هاورانە بیتەوە کاک سلیمان باسی لە مەسەلەی خانەنشینی کرد وەڵامەکەتە بێ بووی وەڵا ئەو پرسیارەکەی کاکە سیروان بەڕاستی لەبەرەوەی من بە تەواوی تێنەگەیشتم نەهاتە بەرژێم نازانم گرفتێک هەیە بەڵێ لە تەلەفۆنەکەی ئەو بەڕێزەی کە لە هەولێریش تەلەفۆنی کرد حەقیقەت نازانم یعنی من پێم وایە لە کوردستان هەنگاوی جددی زۆر شیاون راون بەرەو دیموکراسیەت بەرەو کۆمەلگایەکی مەدەنی گومانیتیانەیە بەڵام ئەوەش بەو مانای نییە کە ئێمە تەواو کۆمەلگایەکی دیموکراسین بەڵام ئەگەر بە بەراورد لەگەڵ تەنانەت وڵاتانی پێشکەوتوش بکەین
ئەمە زۆر حاڵەتی دیموکراتیمان هەیە لەوانەیە وەک ئەوان بێ حقیقەت. دکتۆر بخاری بەڵام پرسیارێکی گرنگ یەکێک لەو پرسانەی کە لە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ داهاتی نیشتیبانی ئەو دوژنێرێ پرسی بوونی دەستگای چاودێریە و چاودێریکە بەسەر دارایی نیشتیمانی چۆنەتی سەرفکردنەوە گرفتەکەەوەی لە کوردستانە ئەم دەستگایە کارانیە ئەگەڕش بێ کارانی و چاودێریکەرێکی فعلینیە و توانایی لێ پرسیینەوەی ئەو کەسانی نییە کە مافی بڕیاری سەرفکردنی داهاتی نیشتیمانیان هەیە ئەمە ڕێگایەک نییە دەستگایەک ڕێچکەیەک نییە بۆ بەفی ڕۆدان و بۆ مامەڵەکردن لەگەڵ سامانی گشتی بەو شێوەیە کە خواستی تاکە کەس لە ناو دەسڵاتە ئێرە. من گوتم یعنی ئێستا دام و دەستگاکانی ئێمە حقیقەت زۆر پتە و نین بەو ئاستەی کە بتوانن لەو ئاستە بەرزە و لەو تموحی کە ئێمە هەمان بێ بەڵام دیسانەوە دەگەڕێنەوە سەر ئەو باگراوەندەی کە ملەتی ئێمە تێککەوتووە ئەو کۆمەڵە کێشانەی کە کەڵەکە بووبوون حقیقەت بەڵام ئەوەش معنایەوە نییە ئێمە هەوڵ نەدەین بۆ ئەوەی دەستگایەکی چاودێری دارایی بەهێز تۆکمە ینی شەفاف بێ بتوانێت پەنجە بخاتە سەر هەڵەکان و تەواوی کێشەکان بە شێوەیەکی شەفافانە مامەڵی لەگە بکاتن. گومانیتیانە ئەوە ئامانجی هەموو لایەکە من پێم وایە ئەوەی دڵسۆز بێ بۆ نیشتیمانە بۆ سەروەت و سامان و داهاتی ئەم خەڵکە گومانیتیانە بەڵام وەک گوتم ئەم دەستگایش وەک زۆربەی دەستگاکانی تر تاکو ئێستا بە شێوەیەکی پتە و نەڕستکاوە ئێمە لە سەرەتاداین قەناعەتی من وایە. کاک عەبدوڵڵا جەختکردنەوە لەم ئەرگۆمنتەی کە ئێمە لە سەرەتا داین و ئێمە لە قۆناغی بیناکردنی کوردی بۆ ئەوەی من ئەم مناقەشەی ببڕینەوە لە ئێستەوە من تەواو گەشتمەتە ئەو قەناعەتە بەمانەی کە لە ئێستا دەسەڵاتان چاکسازی ناگرێت ئیتر خۆ خەڵەتاندنە خۆڵکردنە چاوی خەڵکە پاساو هێنانەوەیە تێپەڕیوە چاکسازی ئەگەر وایە ئێوە بەچ تێپەڕیوە بەو نیەتی لە ناو پەرلەمانام بە شێوەیەکی دیموکراسی کار بۆ گۆڕینی بکەم بە شێوەیەکی ڕیشەی بەمانە ناکرێت ئەبێ کار بۆکەی بیان گۆڕی لە ڕێی پرۆسی دیموکراسی من دوو ڕێگەم لە بەردەستە یان ئەبێ چەکیان بۆ هەڵگرم یان ئەبێ هەڵدەم لە ڕێی پرۆسی دیموکراسی بیگۆڕم ئەمانە چاکسازی ناکەن کاکە ئەمە بەڵگەیەکە لە بەردەستە ئیتر حەزەکەم زۆر بە وازحی لەگەڵ خەڵکا قسە بکەین ئەمە بەڵگەیەکە بۆ کاک دکتۆر بوخاری و بۆ جەنابیشی 27/6/2012 دەرچووە بە ئیمزای کاک عیماد ئەحمەد کە جێگری سەرۆکی حکوومەتە طبعاً 27/6/2012 گەڕانەوەی هاتووە ئەڵێ ئەمە نمونەیەەکە ینی کە گیرادەی چاکسازی نەکهێنیە بەڵکو بە دوای ئەنواعی مۆدلی گەندەڵیا گەڕێن بە دوای ئەنواعی ڕێگا گەڕێن بۆ ئەوەی دەست بخەنە ملی خەڵکو و دەست بکەنە گیرفانی خەڵکە هاتوون لە ڕێگەی ئەمە ئەمریکا هاتووە ئەڵێ بڕیارماندا بە گەڕانەوەی ئەو کەسانەی کە بەهۆی شەڕی ناوخۆ دەرکراون لە پۆستەکانیان شەڕی ناوخۆ من و تۆ هەموو دنیا ئەزانێ لە 94 بۆ 98 بوو 94 بۆ 98 بەڵام لە لیستی ناوەکانە هاتووە لە لیستی ناوەکانە هاتووە بۆ نمونە فڵانی کوڕی فڵان لە ساڵی 1970 لە 80 دامەزراوە لە 86 دەرکراوە 80 لەکوێ 86 لەکوێ شەڕی ناوخۆ لەکوێ ئەمە ناوێکی ترە لە 77 دامەزراوە لە 83 دەرکراوە یعنی ئەمانە لە ڕێگەی فەرمانێکەوە بە ناوی شەڕی ناوخۆوە هاتوون دنیایە کادری حیزبیان خانە نشین کردووە هاتوون کۆمەڵی خەڵک بە موچەی گەورە نردویان تەماڵەوە ئەمە بۆ چییە؟ ئیجازە بدەما تەواوی کەم کاک ئەنوری کاک ئومێدگیان ئەمە بۆ ئەوەیە لە هەڵبژاردننیدا هاتووە بەکاریان بێن وەکو ڕۆبۆت ئەمەیە کە خەتەر لەسەر ئایندی ئەم وڵاتە دروستەکە لەسەر پرۆسی دیموکراسی دروستەکە ئەنجا عیبەیەکی تری گەورەی ئەم هەموو خانە نشینیە ئەم هەموو گەندەڵیەکە ئەمانە ئیکەن ئەوەیە وردە هیچ مانایەک بۆ خزمەتی گشتی نامێنێتەوە عدالەتی کۆمەڵایەتی زۆر سپاس کاک محەممەد عزیزمان لەگەڵا لە سلێمانی کاک محەممەدەم کاتێت باش و فەرموو زۆر سپاس زۆر سپاس کاک بەڕێی من ئەمزانی کە باسەکەی لە تەلەڤیزۆنەکان چ بەرنامەکانی ئێواران ئەم بەرنامەی ئێستا پێشکەشەکرێت بەڕێی من ئەم حکوومەتە بڵێن کە لامان لێناوە حکوومەت کە ئەسڵ حکوومەت نین بەڕاستی ئەمە حکوومەت نییە چکم وعد و وعد زۆر درراوە بە خەڵک لە کاتی خۆپیشاندانەکانەوە پێشتریش و هەنێ وعدی تری درراوە ئەمانە تەنها بەس فریدانی خەڵکە و بۆ کاتی هەڵبژاردنەکان هەنێ شتەکە کە بۆ ئەوەی سەرنجی خەڵک بەلای خۆیان ڕاکێشن بۆ نمونە ئەمانە لەم ماوەی دوایە بیستم لە ماوەی پێشوە چەند ڕۆژێ لەمەوبەر بەڵێ پەیوەندەکەی کاک محەممەد بچڕا کاک عەبەد حسینمان لەگەڵا لە دوکان کاک عەبەد ئەم کاتت باش و فەرموو
ئەم کاتە باش قوربان سڵاو ڕێز و حرمەتم قوڵ بفەرمونون وابزانام کاتەکە زۆر کەمە بۆی بە سەرعی هەندێک قسەی حەزەکەم بەشداری بکەم. طبعا بۆچوونی من بەرز دکتۆر عەبدوڵڵا و دکتۆر بوخاری تقریبا ڕایەکانە لەیەکەوە نزیکە بەر هەریەکان بە نەهجی خۆیان بیر و ڕایەکانیان دەردەبڕن کە هەردوو چەندوو کەسی پرۆفیشنەڵ و بەرز زۆر مستەقەفن لە بارەکەی خۆیان دەشارەزان. بەقەنەعەتی من ئەگەر چاکسازی هەبێت لە کوردستاندا ضعیفە بە بیانووی ئەوەی کە ئێمە دوو مۆزوعمانەیە لە مۆزوعی داهاتەکاندا داهاتی گشتیمان هەیە لەگەڵ خەرجی گشتی لەگەڵ داهاتی گشتی شەفافیت لەم مۆزوعەدا بەدی ناکەم بە حکمی ئەوەی کە کۆمەڵە داهاتی ناوخۆیمانەیە وەکو داهاتی نەهوو داهاتی شارەوانی داهاتی یاسیچۆ داهاتی کارەبا ئاو حکوومەتەکان محکەمە داهاتەکانی تری دوخولی و خەریجی بێجگە لە سەتا حەفدەکە ئێمە وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان وەکو هاوڵاتی لە سایتەکانە لە بینرا و بیسراوە لە تەلەڤیزیۆنەکانە نابینین ئەم داهاتانە باز بکرێ کۆمەڵە خەدەماتی زۆر کراوە بەڵێ کاک عومەر ئەحمەدمان لەگەڵە لە سلێمانی کاک عومەر ئەم کاتت باش زۆر سوپاس کاکەجان ئەم سڵاو ڕێزمە بوو دکتۆر بوخاری ڕێزمێکی تازەمان هەیە ئەم ئەزمونە تازەیە من پێم وایە حزبی دەسەڵات لە سرفی یەکی ابتیدایی خوێنێتی هەتا دکتۆرای تەوا کردووە چونکە پارتیەکان پارتی دموکراتی کوردستان لە شتەکانەوە ئەمە لە شتەکانەوە خەرگی شۆشن لە گوندەکانە دەستان پێ کردووە بازیان هەبوو بازیان لە خەڵگەسەن کاک عومەر تکایە لەبارەی شتێکەوە قسە بکە پەیوەندی بە بابەتەکەی لە گیان ناچارە پێ ببڕم ئەم دوانە ئەزمونێکی باشیان هەیە لە ئیدارە لە دیاهاتەکانەوە دەستان پێ کرد زۆر سوپاس بۆ پەیوەندەکەت کاک عومەر. کاک دکتۆر بوخاری ئەمەوێت ئەو قسانی کاک عەبدوڵڵا کردی و هەروەها قسەی ئەو هاوڕێمان کاک محەممەد عەزیز کە ڕخنی لەوە کرد بەڵێن ئەدەن و جێبەجێ ناکەن ئەو نموزیجەی کاک عەبدوڵڵا هێنایەوە لە بڕیارێکی سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستان ئەم بە فۆرمێکی دیکە و هەرە خراپی گەندەڵی ناوی برد ئایا هەموو ئەمانە پێمان ناڵێن کە مامەڵەیەکی زۆر خراپ لەگەڵ داهاتی نیشتیمانیا کرد و ئەم داهاتە بە شێوەیەکی باش بەکار ناهێنێت؟ لە ڕاستیدا من ناتوانم بڵێم یعنی مامەڵەیەکی زۆر خراپ لە گەردەهاتا دەکرێت حقیقەت ئەوە بەو کە من باس لە بۆچوونەکانی خۆم دەکەم یان تێبینیەکانی من دەربارەی ئەو داهاتەی کە لە کوردستان هەیە حقیقەت لەسەر ئەرزی واقع ئێمە دەبینین کوردستان ناوچەیەکی گەشاوە و بەرەو پێشچووی دینامیکی یەجگار بەهێزەوە گوتم نەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە سەرتاسەری دنیا ئەمە قسەی من نییە ئەمە بۆچوونی بیانیەکانە ئەوە بۆچوونی ئابووری ناسەکانی جیهانە حقیقەت جا لەبەرەوەیە ناکرێ بڵێن ئەمە مامەڵەیەکی خراپ لە گەردەهاتی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام ئەوەش بەو مانای نییە کە گەندەڵی لە کوردستانە نییە ئەوەش بەو مانای نییە کە دام و دەستگاکانمان فعلەن ئەوەندە بەهێز و بەتوانان بەڵێ دەکرا زیاتر بکرێت دەکرێت زیاتر بکرێت ئەوە تەموحی هەموو لایەکمانە گوتم من قناعەتی کولیم بەوە هەیە کە ساڵ بە ساڵ ئێمە بەرەو پێشتر دەچین دام و دەستگاکانمان بەهێزتر دەبێ مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ سەروەت و سامانی گشتی زۆر باشتر دەبێ بەڵام ئەگەر بە تەمای ئەوە بین کە ئێستا عەدالەتێکی گشتی لە کوردستان و لە شێوەی دابەشکردنی سەروەت و سامانە هەیە ئەمە نەکە لە کوردستانە بەڵکو لە زۆر وڵاتی پێشکەوتووی دیموکراتی جیهانیشانیە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس دکتۆر بوخاری کاک عەبدوڵڵا یەکێک لەو ڕخنانەی کە بەردەوام ئاراستی ئەم جۆرە مناقەشانەی ئێوە ئەکرێت لە حکوومەت و پەرلەمان ئەوەیە کە شتە ئیجابەکانی حکوومەت و ئەو هەنگاوانەی بە ئاراستی عەدالەتی کۆمەڵایەتی و دابەشکردنێکی دادپەروەرانەی سامانەیە نابینن بەڵکو تەنها تەرکیزتان لەسەر ئەو نقاتانەیە کە گەندەڵی تایە بۆ نمونە ئەوەی کە باز دەکرێت سولفەی زەواجە سولفەی خانوبەرەیە کۆمەڵێک خاڵی دیکە کە غزمەت بە چینە گشتەکانی کۆمەلگاکە باسی ناکەن بەس باسی یەکەم کاک سیروان ڕەشید پێشنیارێکی کرد لەگەڵ کۆمەڵی سەرنجە و پێشنیارەکەی زۆر ماخۆدا پشت بەخوایشی لەسەرەکەین و کاک حەمید مەجیدیش ڕێیەکێ بوو بەداخەوە پێویستی تێ نەگەیشتم ئەربا بەسرات تێ نەپەڕین ئێمە ئەوەی پێوەستە بە وەڵامەکەی بۆ جەناب بۆ پرسیارەکەی جەنابتەوە یەکەم ئێمە لە چەندین بابەتە کە ئەچێتە خانەی خزمەت بەدادی کۆمەڵایەتی ئەکات لە پەرلەمانە هەموو دنیاشایەتی ئەوە ئەداکە لەو یاسایانە لەگەڵ یا بووین ینی لە هەندێک خاڵی کاتێکا گفتوگۆی بووجە ئەکرێ ئێمە لەگەڵ یەک دنیا خاڵی باشە دەنگە دەین لەگەڵ یا
يعني ئەوە بڕاوەتەوە بەڵام پێ دەسەر میدیا شتێکی ترڵێت هیچ کاتێک لەسەر میدیاشتی ترم نەوتوە کو هاتوون بەسم تۆ نیە بەسمتاری ئۆپۆزیسیۆنە بە ئۆپۆزیسیۆنی شەوەی نەکردەوە کو وتمانە ئەو جارە دووسایدانانی دروستەکەن خراپ کردوتانە خراپە ئەگەر خراپیشی دیابێ بۆ نمونە ئەو جارە دووسایدەی کە ئەچێ بە تاسوجا یەک دنیا پارەی تێ خەرج کرا ینی خۆ بێ باسی بکەیت چەند جار هەڵوەشێنرایەوە بێ باسکەی بەڵام ئەوەشی پەیوەستە بە سولفەی زەواج من تویشدانم من لە تۆ پرسم وەرگرتنی پارە لە عێراق بیهێنی بیلی بە گەنج ئەمە خزمەتە بە خەڵک ئەمە فکری ئەوێ ئەمە داهێنان ئەمە علمە ئەمە ئەوێ بە حکومت بڵی دەست و خۆش بێ وەرگرتنی پارە لە نەوتی بەغا بیهێنە بیدە بە خەڵک بیکا بە خانوو سولفەی عقار ئەمە داهێنانە کاکەمە داهێنانی ئەمە مای نەجێی دەستخۆشیە نە هیچە حکومت هەبێ و نەبێرەکو یەکە یعنی لەو پرۆسەی وەرگرتنی نەوتە کە گەنجێک 5 میلیۆن دینار وەرەگرێت دڵنیا بە لە تەنیشتیا 2 میلیۆن دینار حزبێک لایەنێکی دیاریکرا و قازانجی خواردووە لەو بڕەپارەی کە ئەگا بە ئەوێ بەشێکی زۆر ئەچێ بۆ ئەملا ئەولا ینی خەلەلی ئێمە ڕخنەی ئێمە لەوە نییە 5 میلیۆنەکە ئەدرێبەوە بەڵکو جێگەی دەستخۆشیە بەڵام ئەو بڕەپارەی کە تەرخانەکە ئەدرێ بە 50 گەنج دڵنیا بە لە ئەستا بەشی 100 گەنجەکە وەکو نمونەیەکی سادە چۆن دڵنیا بم بەوەیەکی لە بەڵگەکانە کە خسمە ڕوت یعنیکە لە بەڵگەکان جامە خۆشیێکیان بەڵگە لەوایە ئەمە دوو بەڵگەیە ئەمیان بۆ سنووری سلێمانی ئەمەشیان لە بەرامبرە بە سنووری هەولێرە واتە لە مەشە 50 کردو لە 2012 بە حساب حکومەت تێکەڵ کراوەتەوە یعنی ئەمە مشتێکە لە خەروارێک لە دنیای بەڵگەی تر بۆیە من لە ڕاستیە ینی کاک دکتۆر بوخاری دان ئینکاری ئەوە ناکا کە خەلل هەیە ینی قسەکانی دیارە وازەحە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ تا ئاستێکی گەورەیە تراف لەسەرەوە کا بەڵێ خەلل هەیە کە مکورتێ بەڵام هەنگاوی جدیە بەرەو پێشتون نەخێر هەنگاوی جدی نییە ئەسڵەن لەوە 100% لەگەڵ کۆک نیم چونکە من کۆمەڵێک نمونەم هێنایەوە لە بەڵێ زۆر سوپاس دکتۆر بوخاری ڕاچێ لەسەر ئەو قسانە وڵای من نمونەیەکی واقعی کە هەمومان هەستی پێ دەکەین لە 25 نۆ ئۆپۆزیسیۆن بە شێوەی کاراتر هات و لە بۆ نمونە برادرانی گۆڕان لە 125 کورسیەکانی پەرلەمانیان بەدەستێنا حقیقەت هەم دەسەڵاتەمەی قبول کرد و ئۆپۆزیسیۆن هاتە ناو پەرلەمان لە سەتاچلی ئێستا ئۆپۆزیسیۆن پەرلەمانە هەروەها شەکامی یانی لە سەتاچلی پەرلەمان ئۆپۆزیسیۆنە و هەروەها شەکامی کوردستانیش بە هەمان شێوە لە سەتاچلی ئۆپۆزیسیۆنە ئەتوو کۆمەڵێکی دەریایەک لە خەڵکت هەیە لە ڕۆژنامەت هەیە لە دەنجی ئازادت هەیە لە ڕای ئازادت هەیە ئازادیەکان بەرقرارن لە کوردستان ئەمە حقیقەت تەنها بە ئۆپۆزیسیۆن ناکرێ و تەنها بە دەستەڵاتیش ناکرێ بە شێوەیەکی تر بڵێم کولتوری سیاسی و هەروەها حقیقەت هزری سیاسی لە کوردستانە بەرەو پێش دەچێ یەکتر قبولکردن زیاد دەبێ نازانم ئەمە چۆن بەڵگەیەک نییە بۆ ئەوەی کە ئێمە هەنگاوی زۆر پتە و بەرەو پێشدەوە دەنێ ئەوە لە ڕووی سیاسیەوە بە هەماشەوە لە ڕووی ئابوووریەوە ماڵناژەما پێدا دکتۆر بخواری یەکێک لەو پرسانانەی کە جێگەی نقاشە و ڕخنەگریان و چاودێران ئێخەنە ڕوو مەسەلەی پرسی نەوتە لە هەرێمی کوردستان ڕایەکەیە کە لە کوردستانە تەنها چەند کەسێک کەم 2 یا 3 یا 4 کەس ئەزانن داهاتی نەوت چەندە و لە کوێوە دێ و چەندێکە و چۆن سەرفکرێ تا چەند لەگەڵ ئەم بۆچوونە ئەم بۆچوونە تا چەند ڕاستە بەڕای تۆ من پێم وانییە ئەو بۆچوونە دەقاودەق ڕاست بێ لەبەرەوەی تۆ ئێمە بەڵگەمان لە دەست نییە حقیقەت ینی تەنها ئەتوانین قسە بکەین و ئیدعای هەندێک شت بکەین بەڵام ئەوەی لەبەردەستی ئێمەیە ئاشکرایە ئەو بڕەنەوتەی کە لە هەرێمی کوردستان دێتە دەر بە ئاشکرا ئەعلانی بۆ دەکرێت دەچێتە ناو بۆڕێنەوتەکانی عێراق و دەفرۆشرێ حقیقەت ئەوە لە بەردەستی ئێمەیە بەڵام تۆ بڵێ هەرێمی کوردستان ڕاستە و خۆ نەوت بفرۆشێ بە بۆچوونی منەوە دەچێتە خانەی پرۆپاگەندەوە زیاتر لەوەی کە بەڵگەنامەیەکی ڕسمی لە بەردەستی ئێمەدا بێ ئەمە لەلایەک لەلایەکی تر نەوت و هەروە سامانە سروشتەکانەوە سامانی هەموو خەڵکی کوردستانە پێشم وانە کۆمەڵە خەڵکێک یان چەند کەسانێک بتوانن قدرەتی ئەویان هەبێ ئەو سەرۆت و سامانە بۆ خۆیان مۆنۆپۆڵکەن یان ئایدی کۆمەڵە خەڵکێک بێ من پێم وایە هەم پرۆژە دەستوری کوردستان و هەمە عێراقیش جەک لەسەرەوەکەنەوە کە نەوت و غاز و هەموو کانزاکانی ژێر ئەرز ئەوە سامانی تەواوی عێراقیەکان زۆر سپاس دکتۆر بوخاری کاک عەبدوڵڵا دووارە ئەو دوا بۆچوونی خۆتم بێتە کاتی بەردەمەکەمان تەواو بوو شتێک بەلاتەوە گرنگ بێ بتەوێت بیڵێ لەبینەران وڵاشت زۆرە دیارە بە شێوەیەکی نەزەری
لە دەستوری عێراق و لە دەستوری پرۆژە دەستورەکەی هەرێم کە من ئەترافی پێ ناکەم کە بەسەری چووە باسی ئەوواکە کە نەوت سامانی گشتیە و ئەو پرسیاری کە جەنابوو کرد 100% ڕاستە لە هەرێمی کوردستانە تەنها چەند کەسێک بە پەنجەی دەستە ژمێرن ئاگیان لە داهاتی نەوتەیە باشترین بەڵگە ئەگەر ئیجازەم بدەیت ئەمە بەڵگەیەکە ئەمە بەڵگەیەکە سەرۆکی حکوومەت کابینەی شەشەم دکتۆر بەڕێز دکتۆر بەرهەم ئیمزای لەسەر کردووە 21 دەی 2012 ساڵێک دوای ئەوەی کە بووە بە سەرۆکی حکوومەت نووسراوێک ئەکا بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان لە دوای ئەوەی کە من پرسیارێکم بۆ سەرۆکی حکوومەت نردووە ئەویش پرسیارەکەی من ئەنێرێ بۆ وەزاری سامانە سروشتیەکان داوای لێکات تکایە چەند پارەمان لەسەر نەوت هەیە بڕی پارەی داهاتی فرۆشتنی بەرهەمەنەوتەکان و داهاتی گرێبەسەند پادەشتەکانی ئیمزاکردنی بەرهەمهێنانی تا بەرواری دەرچوونی ئەم نووسراوەیە چەندە پێمان بڵێن بۆمان بنێرن ئەمە بەڵگەیەکە لەسەر تۆ سەرۆکی حکوومەتەکە ئاگای لێ نییە ئەم وڵاتە هیچ ئیرادەیەک بۆ چاکسازی نیە و کۆتایی پێهاتووە و من ئەمە بە شانازیەوە ناڵێم خەمەکەم لەوەیە ئەگەر بە پەلا کار نەکرێت بۆ گۆڕانکاریکی ڕێشەیی لە هەموو ئاستەکانە لە ئاستی ئابوووریە یاساییە لە حیزبیا بەڕاستی ئەوەی کە هەمانە لە دەستیادی بەڵێ زۆر سپاس دکتۆر بخاری دواوتە و دوا کۆمنتی بەڕێزە چییە شتێک بەلاتەوە گرنگ بێ بڵێ فەرموو ئەوەی بەلای منەوە گرنگە مەسەلەی چاکسازی بەردەوام دەبێ هەمومان لەسەر کۆک بین و بەبێت چاکسازی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی دینامیکی و زیندوو نابێ بەبێت چاکسازی ئێمە ناتوانین دامودەستگای دیموکراسی بەهێز و پتە و لە کوردستاندا بمەزرێنین بەبێت چاکسازی هەروەها ناتوانین فعلەن سەروەت و سامانی گشتی بە شێوەیەکی عادیلانە بە ڕێگای یاسایەکی عادیلانە بەسەر خەڵکی کوردستانە دابەش بکرێت. بەڵێ زۆر سپاس بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لە گفتوگۆکردن بوو سەبارەت بە مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکومڕانی کوردی لەگەڵ داهات و سامانە نیشتیمەونەتەوەیەکان بە میوانداری هەندێک لە بەڕێزان عەبدوڵڵا مەلانووری ئەندامی پەرلەمانی کوردستان و دکتۆر بوخاری عەبدوڵڵا کە لە هەولێر و لەگەڵمان بوو مامۆستای زانکۆ سپاس بۆ هەردوو میوانی بەڕێزدا ئەم کاتە میوانی ئێمە بوون و میوانداری بەرنامەکان قبوڵ کرد سپاس بۆ ئێوە ئازیز کە بینەری پرۆگرامەکەمان بوون و سپاس بۆ هەموو ئەو هاوڕێیانی کە پەیوەندیان پێوە کردون و کاتێکی خۆش بۆ هەموو لای بخوازن.